بەینتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەو هیوایم کە ئەم ڕۆژ دەستپێکی هەموو ئەو ئامانجانەتان بێت کە کاری بۆکەن کە ئینشاڵڵا بێتە دی. ئێمە ئامانجمانە کە بەیانیان وزەیەکی باش بە ئێوە بدەین و بابەتی سەرنجڕاکێش کلتوری هونەری هەموو ئەمانە پێشکەشی ئەوکەین. سڵاو هەکار. سڵاو ئاژا بەیانیتان باش ئازیزان. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە بەیانی 24 لەگەڵتانین. ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی نوێیە و دەستپێکی پرۆگرامەکانی کوردستان 24یشە لە ڕۆژێکی نوێ بۆیە دەمانوێت باشتریتان پێشکەش بکەین، بابەتێکتان پێشکەش بکەین وا بێت کە تەواوی ڕۆژەکەتان بتوانن ئینێرژیتان هەبێ و سوودی بۆ ئێوە و بۆ ئێمەش هەبێت. بابەتەکانمان جیاوازن، تەوەری جیاوازی تێدایە لە بوارە جیاوازەکانیشە بۆیە بە دڵنیاییەوە لەگەڵمان بمێنەوە سوودی بۆ ئێوەش دەبێت سەرەتا با ناونیشانەکان ببینین بزانین ئەمڕۆ چی تێدایە ئاشان دێین بۆ ناوەڕۆک. فستیڤاڵی نێودەوڵەتی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کلتوری لە ڕانیە بەڕێوە چوو. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خانمانی گوندنشینە. لە پێشانگایەکی فەڕەنسا کەرەستە جەنگیەکانی سەردەمی جەنگیزخان نمایش دەکرێت. لەوە دەست پێ بکەین هاژەکە کوردستان ئەگەرچی با بڵێن ئێمە لە هەر چوار پارچە زۆر گەورە نیم بەرامبەر بە زۆرێک لە وڵاتەکان هەم لە ڕووی ڕووبەرەوە هەم لە ڕووی ژمارە دانیشتوانەوە، بەڵام جێگای خۆشحاڵیە کللتوری زۆر جیاوازی تێدایە. یعنی ئەمەش هەموو وای کردووە کە ئێمە زیاتر یەکتری قبول بکەین جگە لە خۆمان نەتەوەی دیکەش قبول بکەین. جا لە دووەمین ڕۆژی چالاکیەکانی فستیڤاڵی نێودەوڵەتی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کللتوری لە ڕانیا چەندین چالاکی هونەری و کللتوری لەلایەن گروپە بەشداروەکان پێشکەشکرا. فستیڤاڵەکە بە جوش و خرۆشەوە پێشوازی لێکرا و هەزاران کەس ئامادەی بینینی چالاکیەکانی بوون. بەشداربوانی فستیڤاڵەکە باسی واکەن کە چالاکیەکان هاوشێوەی چالاکی فستیڤاڵە جیهانیەکان بەڕێواچێ. وەکو هەکار ئاماژەی پێکرد لەگەڵەوەی کە ئێمە ڕووبەرێکی زۆر گەورە و فراوانمانە، بەڵام کاتێک کە فستیڤاڵێک بە تایبەت بۆ کللتورە جیاوازەکان بۆ یەکتر قبولکردن بۆ هەموو ئەم بابەتانەکە چێتە چوارچێوە پێشکەشەکرێ، ئەو کات دەرەکەوێت کە هەرێمی کوردستان هەرچەندە فستیڤاڵەکانی ئەگەر لە ئاستی زۆر جیهانیانە بن، بەڵام سیرەکرێکە چەندە جوانە بە هاوشێوەی ئەوان پێشکەشەکرێت و چەندین کللتوری جیاوازیش لە خۆی کۆ ئەکاتەوە. سری رو بداره بنه رو بداره سری رو بداره بنه رو بداره سری رو بداره بنه رو بداره لبان و بانی برمه لایلو لبانانو لبان و بانی برمه و سر کسی باندانو لبان و بانی برمه و لایلو لبانانو لبان و بانی برمه و سر کسی باندانو دیارە یەکەم شەوی فستیڤاڵ کە دوێنێ شەوی ڕابردوو بوو ئەنجام درا، وەکو پێشبینیمان دەکرد وەکو ساڵانی ڕابردوو دەتوانم بڵێم جۆش و خۆشی جەماوەر زیاتر بوو و هەروە ئەم ساڵ توانی بوومان کۆمەڵێک دیکۆر و دیزایانی زۆر جیاوازتر لە جاران خۆشبەختانە ئیشەکەمان زۆر بەباشی بەڕێوەچوو. ئەگەر بتەوێتن لە سەبارەت بە دیکۆر و دیزاین و سیستەم کە چۆن فستیڤاڵی نێودەوڵەتی دەکرێتن دەتوانم بڵێم تقریبا هاوتەری بە ئیشەکانی ئێمەشە لە ڕووی دیکۆر و شاشە و گرافیک و هەموو ئەو شتانەی کە فستیڤاڵی نێودەوڵەتی پێویستێتی بەرجەستەمان کردووە. دەتوانم بڵێم خاڵێکی جابی ترمان هەیە، ئەویش ئەوەیە جەماوەری ئەوان جەماوەرێکی کەمە لە فستیڤاڵ نێودەوڵەتەکاندا، بەڵام خۆشبەختانە جەماوەری ئێمە ئەگەر ئەو شوێنی ئێستا ئێمە لێین ئەگەر جێگەی 100,000 لێ بدەوە من گومانم نییە خەڵکی بۆ دێچکە بە بەردەوام دیارە کە شوێن نامینێ پڕ دەبیتن. هەمیشە ساڵانە دەتوانم بڵێم سەروی 5,000 کەس لەو شوێنە ئامادە دەبێتن و دەتوانم بڵێم بە ناڕاستە و خۆ بە هەزاران خەڵکی تر لە ڕێگەی تیڤەکان و کەناڵەکانەوە چالاشەکانمان دەبینی. من دەمەوێت هەلێرەوە زۆر سوپاسی کەناڵ 24 بکەم کە بەڕاستی خۆشبەختانە
هەرچەند ئەو ماوانەی فیستیڤالمان کردو ئەو ساڵانە کردومانە هاوکارمان بۆ بە تایبەتی ئەلۆ فیستیڤاڵەیاندا بە چەند تیمێکی زۆر چالاک هاوکارمان بوون ئێمە زۆر سوپاسیان. ئەم فستیڤالێکی زۆر باشە ساڵانە ئەنجامەدرێ تاکە فستیڤاڵی هونەرە میلەکانە کە لە ناوی وڵات و دەروی وڵات بۆ تیپی هونەرە میلەکان ئەکرێت. بەڕای من فستیڤالێکی زۆر باشە. ئێمە وەکو خۆمان وەکو تیپی هونەری میلی سلێمانی لە چەند فستیڤالێکی وڵاتانی دەرەوە نێودەوڵەتیا بەشداریمان کردووە. ئاسیان ئەگەر لەمە کەمتر نەبێت وەکو ئەمێ یعنی بەڕاستی یعنی هەر شێوازی فستیڤالەکە ئەو هەیە. لەبەرەوە فستیڤالێکی سەرکەوتووە دەست خۆش بۆ ڕێکخەرانی فستیڤالەکە. ئەمە راپۆرتێک بوو هەر پەیوەست بەم بابەتە بابەتی فیستیڤال نێودەوڵەتی ساڵانەی ڕانیە کە دامەزراوەی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کللتوری ئەنجامی دەدات با بەشداری 11 گروپ ئەم ساڵ ئەنجامی داوە چالاکیەکانیان بەردەوام بوو چەندین گروپ لە دەرەوە شات بوون. بەڵێ هەڵبەت ئامانج لەم فستیڤاڵانە ئەگەڕێتەوە بۆ تێکەڵاوی کللتورەکان و ئاشنابوون بە کللتوری کوردی و کللتوری وڵاتانی دیکە و دروستکردنی پەیوەندی لەسەرم بابەتە و گرنگی فستیڤالەکە و ماوەی چەند ڕۆژێکە کە بەڕێوەچێت میێوەنداری بەڕێز ئارام قادرمان کردووە ئەندامی سەرپەرشتیاری فستیڤالەکەیە بە شێکی ڕاستەخۆ لەگەڵمانە بێم کاتت باش کاگارام سلااوت لەبێ کاگارام پێمان بڵێ ئەوەندەی خۆتان لەگەڵیان بوون بەشدار بوون ڕاتان چی بوو لەسەر فستیڤالەکە بەو شێوەیە بوو کە ئێوەتان ویست بە باشی بەڕێوە چوو سەرکەوتوانە کارەکانی جێبەجێکرا. سڵاو ئەم کاتتان باش بەیانیتان باشی ئێوە و بینەرانی عزیزی کوردستان 24 لە ڕاستیدا دایمەن ئەو ئامانج و ئەو پلانەی کە دادەنرێ بەو پێوەەر و بۆ ڕێژەیە دوایی دەتوانین بریاری لەسەر بدەین کە سەدا چەندی پلان و بەرنامە و ئامانجی ئێمە لەم چالاکی هاتۆتە دی ئەوەی کە ئەو هەموو ئاڵنگاری و تەحەدایی کە لە بەردەم ئێمەدا بوو لەسەر قەیرانی دارایی و ئابووری و دۆخی هەرێم و ناوچەکە و جیهان و ڕۆژهڵاتی ناوەڕاست و تەنانەت ڕۆژهڵاتی ئەوروپا و وڵاتانە ئێمە وەکو تەحەداکە سەداسەد ئاڵنگاریەکەمان تێپەڕاند بەڵام لە ڕووی کارنامە و پلان کە بۆماندا نابوو بەرنامێکی زۆر فراوانتر بوو لە پەراوێزی فیستیڤال دەبوایە سەمپۆزیۆم ئەنجام بدرێت کۆنفرانسی کللتورە جیاوازەکان و دیالۆگی کللتورە جیاوازەکان ئەنجام بدرێت جگەلەوە بەپێی کارنامەکە پێشتر دەبوایە لە پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێری خۆشەویست و لە شاری سلێمانی کە پایتەختی ئەدەبی و فەرهەنگی کوردستانی ئەزیزە چالاکیەکانمان لەوێش بەردەوام بووایە ئێمە ئەومان نەتوانی بەڵام وەکو کارنامەی فیستیڤال لە شاری ڕانیە و درێژە پێدانی فیستیڤالە نێودەوڵەتیەکانی ڕابردوومان بە ڕێژەی 90 ئێمە ئامانجەکانمان هاتۆتە دی. باشە کاگارم ئێوە وەکو سەرپەرشتیاری فیستیڤال لەسەر چ بنەمایەک ئەم گروپانە بانگهێش دەکەن کە لە دەرەوەی وڵات دەیانهێنین یان خۆت ئەم گروپانێک کە لە کوردستانن؟ سەرەتا ڕاگەیاندن دەکرێتەوە ئەو پێوەەر و کرایتێریانە کە پێویستە لە تیپە بەشداروەکان هەبێت دەیخێنە بەردەمیان لە ڕاگەیانەکەدا هەموو ئەو مەرجوو ئەو پێداویستیانە ئاماژەی بۆ کراوە و لەگەڵەوەشدا ئەوەی کە ئێمە دەیتوانین و ئەوەی کە ئەوان پێویستیان پێەیە لە ڕووی خۆراک و شوێن و مانەوە و ڕۆژ و ئاسانکاری لە وەرگرتنی ڤیزا و لە
ئەو فەرماگەی پەیوەندیەکانی دەرەوە ئەو لایەنەی کە بەرپرسن لە هاتنی تیمەکانمان ئێمە کاراسانیان بۆ دەکەین بەڵام مەرجەکانی ئەمەوەیە کە ئەم تیمە کولتوریانە پێشتر نمونەیەک لە کارەکانیان بنێرن بۆ ئەم لیژنەی باڵای ڤیسیڤالە بۆی کە سەیری بکات بزانین لە ڕووی فۆلکلۆری و لە ڕووی ئەو کولتورە جیاوازێکی ئێمە دەمانەوێت لەو نەتەوەیە لەو گروپە نییە لەو وڵاتە بزانین ئێمە بەدەستی دێنین یاخودنا لەگەڵ ئەوەی کە خوازیار زۆرە بەڵام ساڵانە بەشێک لەو خوازیارانە بەهۆی یاوە تا زۆر دوورە بەمنە لە ئەمریکای لاتین کە تێچوونێکی زۆر گەورە دەکەوێت سەر ئێمە یاوە تا کە ئێمە کوالیتی ڤیسیڤالەکە دانابەزین لە هێندێک حاڵەتدا یا ئەوەشی کە هێندێک بارودۆخ ڕێگرێتەوەی کە تیمێک بەشداری بکە بەڵێ پێشتر پێوەری دیاریکراومانەیە بە پێی ئەو پێوەرانە کە بزانین تا چەند ئەو ئامانجە ئێمە بۆ کللتوری هەرێمی کوردستان و کۆمەڵگەی کراوە و کللتوری کراوە لە هەرێمی کوردستانداوە بۆ دیالۆگی کللتورە جیاوازەکان و پێکەوە ژیان و پێکەوەژیانی ئاشتیانە و لێبوردەیی تا چەند ئێمە دەتوانین سود لەو وڵاتە لەو تیمە لەو گروپە وەربگرین بڕیاری لەسەر دەدەین. باشە کاگار ئەم هەڵبەت هەموو ئەم کارانە ئەگەر لە ڕووی گواستنەوە و بەخشکردنەوە کارێکی باشی بۆ نەکرێت ناتوانن ئامانجەکەی ئەوەی کە ئێوەتانەوێت بیپێکن. جا پێمان بڵێ میدیاکان چۆن کاریان کردووە کوردستان 24 وەکو بەشێک لە سپۆنسەری میدیایی کاری تێدا کرد سەرپەرشتی کرد چۆن ئێوە سوودتان لەوە وەرگرت میدیاکان تا چەند توانیان ئەو ئیشانەی ئێوە بگوێزنەوە پەخشی بکەن؟ بەڵێ لە ڕاستیدا ئێوە دەزانن کە بەداخەوە ئێمەی کورد خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆمانین لە کۆمەڵی نێودەوڵەتی وە تاوەکو ێستا خاوەنی دەستورێکیش نین بەڵام لەگەڵ ئەوەدا جێگەی خۆشحاڵی و شانازیەکی گەورەیە کە کللتوری ئێمە دەوڵەتی ئێمەیە زمانی ئێمە دەستوری ئێمەیە ئێمە بۆ ئەوەی ئەم کللتور و ئەم زمانە بە جیهان بناسێنین و پەیوەندی لەگەڵ جیهان ببەستین پێویستمان بە نێوەندێکی گرنگی وەکو میدیایە لە ڕاستیدا ئێمە سوپاسی زۆری میدیا و میدیاکارانی کەناڵە ناوخۆیەکان و کەناڵەکانی دەرەوە دەکەین بە تایبەت ئەو میدیاکارانی کە لە دەڤەری ڕاپەڕین زۆر ماندوونە ناسانە شەو ڕۆژ لەگەڵ ئەم ڤیسیڤاڵی ئێمە ماندوو بوون و لە نێویشیاندا بە خۆشحاڵیەوە چەندان جار لەسەر ستەیج بە شێوەی ڕاستەوخۆ بەگوێی ئامادەبوان و میدیاکارەماندا کە ڕێخستنی وێنەگرتنی سەرستەیج و ئەم ماندووبوونەی کە لە ئامادەکاری گواستنەوەی وێنە و ڤیددیۆکانی ڤیسیڤاڵ هەیە بەڕاستەوخۆ ناڕاستەخۆ کوردستان 24 پشکێکی هەرە گەورەی هەبوو ڕۆڵێکی هەرە گەورەی هەبوو کە دەبێت دەستخۆشی لێ بکەین ئەوەیە کە ئێمە دەشتوانین ئەو دەوڵەت و کولتورەی کە باسمان کرد ئەو زمان و دەستوری کە باسمان کرد میدیا ببێتە ئەو فەزایە میدیا ببێتە ئەم دەوڵەتە مەجازیە بۆ کورد کە خۆشبەختانە تا ڕادەیەک بەشێک لە میدیاکان ئەوەیان کردووە خوازیارم لە ئایندەدا میدیای نیشتیمانی زیاتر بتوانێت ئەم دەوڵەت و ئەم دەستوری ئێمە کە کولتور و زمانمانە بیخاتە بەرچاوی هەموو جیهان و ئەوە بگوازینەوە لە مەجازەوە بۆ واقع بۆی ببین بە خاوەنی دەوڵەت و دەستور. باشە کاک ئارام ئێمە لە هەرێمی کوردستان چەندین نەتەوە کللتوری جیاوازمان هەیە بە هەر نەتەوەیەک کللتوری تایبەت بەخۆی هەیە هەندێک جا لە ناو یەک نەتەوە چەندین کللتور هەیە ینی ئێمە لە هەرێمی کوردستان باس بکەین کووردە عەرەبە تورکمانە کلدانە ئاشوورە یەزیدیە هەموو ئەمانە چەندانی تیکە کللتوری تایبەت بە خۆیان هەیە ئەم وڵاتانەی یاخود ئەم گروپانەی کە لە دەرەوە هاتن ئەم بەیەکەوە ژیانەی کوردستانیان چۆن بینی هەڵسەنگاندنیان چۆن بوو لەم هەرێمی کوردستانە بچووکە لەم ڕوبەرە بچووکە ئەم بەیەکەوە ژیانە دەبینن. لە ڕاستیدا ئامانجێکی گەورەی ڤیسیڤاڵی ئێمە پەرەپێدانە بەو نەریتە زۆر ڕەسەنە زۆر ئاشتی خوازە لێبوردەیە کە لە ناوگەلی کورد و لە ناوگەلانی کوردستان هەبووە لە ڕابردوودا باوکو باپیرانی ئێمە دایک و داپیرانی ئێمە لەگەڵی داژیاون ئەویش پریتی بووە لە پێکەوە ژیانی ئاین و ئاینزاکان نەتەوە جیاوازەکان گروپە ئیتنی و نەژادی و حتا خێڵەکی و کۆمەڵایەتی و هەموو ئەو هێزە کۆمەڵاتیانی کە لە کوردستاندا هەن چۆن بە یەکەوە ژیاون بە شێوەی ئاشتیانە بەداخەوە ئێوە دەزانن کە لە دۆخی جەنگدا لە دۆخی تێکچوونی پرۆژە جیاوازە سیاسیەکاندا و لە دەستێوەردانی نەیاران و دوژمنانی کورد لە کۆمەڵگەی کوردیدا ویستویانە ئەم پێکەوە ژیان و ئەم لێبوردەیە لە ناوگەلی کورد بکەن بە تابلۆیەکی شێوا و تێکچڕژا و ئاڵۆز و پێکدادان ئامانجێکی گەورەی ڤیسیڤاڵ ئەوەیە ئەم هێمنی و پێکەوە ژیانە
جارێکی دیکە پەرە پێ بدا و بیگەڕێنێتەوە سەر ئەسلی خۆی و هەموو ئەو نەتەوانەی کە لە دەرەوەش دێن دەبێ ئەو دام بۆ ڕاستیەدا بنێن یەکێک لە ئەوەی کە سەر سوڵمانیان هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان بریتێ لەو ئارامیەی کە لەناو پێکاتە جیاوازەکاندا هەیە بریتێ لەو کللتورەی کە ئەوان بەیەکەوە هەڵیان کردووە تەنانەت ئێمە لە هەرێمی کوردستان بیرمان لەوە کردێتەوە بە نمونە ساڵان تیپی شاریای یەزیدیەکان و لە دووهۆکی دەلال کریسیان و ئاشور و کلد و مسلمانان پێکەوە کۆم ساڵیش بینیمان کە پێکەوە یەک تابلویان نمایش دەکرد وەک چۆن لە بەسڕە و بەغدا لە کللتوری عەرەبی و میلی ئەو ناوچانە خەڵکاتە بوون بە هەمان شێوەش مەسەلەن پێشتر لە کەرکووک ئێمە تابلۆی برایەتی نەتەوە جیاوازەکانمان ئەم ساڵ هەر ئەم تیپە بە فەرمی ڕێال نردنی بۆ فیستیڤالێکی نێودەوڵەتی و ڕۆمانیا بۆ نزیکەی ماوەی 2 هەفتە بەس نمایش کرا ئەوانی ئەجابێکی گەورەیان هەیە تەنانەت هێندێکیان دێن کە پێیان سەیرە هەندێک لە پەرزگاکانی ئەوان لە هەرێمی کوردستاندا هەیە ینی سەردانی پەرزگاکانی خۆیان دەکەن کاوە لە ئایندەدا دەبێتە کەرتێکی گرنگی ئابووری گەشتیاری و ئابووری ئاین و ئەنزای گەشتیاری لە هەرێمی کوردستان کە لەوێ لە وڵاتەکانی خۆیان باسی بکەنەوە باشە کاگارام ئەگەر بە کورتی پێمان بڵێ کاریگەریەکانی فستیڤالەکە چی بوو لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێگومان ڕایڵ یەکێک لە ئامانجە گرنگەکانی بریتێ لە پرۆسەی کرانەوەی کۆمەڵگەی کوردی بە ڕووی جیهاندا ئێمە تیمی کولتوری تیمی ئیداری تیمی هەڵپەرکێ و فۆلکلۆری کوردیمان ناردۆ بۆ وڵاتانی دەرەوە و ئامانجشمانە لە ئایندەدا ئەمە بەرفراوانتر بکەین لە ڕووی ئابووری گەشتیاریەوە بڕاتان هەبێ مەسەلەن کەرتێکی گەشتیاری لە هەرێمی کوردستان هەبوو وتیان ئێمە 6 مانگە پرۆژەکەمان ڕاوەستاوە لەبەر نەبوونی گەشتیار و نەبوونی خوازیار لەسەر کەمپەکەمان لەبەرەوە پیان وا بوو کە ئەمە بوژانەوەیەکی زۆر گەورەیە بۆ کەمپە گەشتیاریەکەی ئەوان بۆ حتا ئەگەر ببینین ئەم کاریگەریە لەسەر کرانەوەی کۆمەڵایەتی لەسەر یەکتر قبولکردن لەناو ئەم دۆخی جیهان کە بەڕاستی لە ئێستادا هەواڵ و میدیا زۆربەی ماشێنە گەورە میدیایەکان باز لە جەنگ دەکەن باز لە پێکدادان دەکەن ئێمە باز لە ئاشتی و لە دیالۆگ و لە پێکەوە ژیان دەکەین بازەوە دەکەین ژیان تابلووەکە دەبێ هەموو ڕەنگەکانی تێدابێ بازەوە دەکەین کە لە سروشدا لە بنەڕەدا ئێمە بە جیاوازی هاتوین و ئەم جیاوازیانە بنەمای دیالۆگ و دانووسانی ئێمەیە بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕی بیرروڕا و کولتور و زمان و نەریت و ترادیشن و ئەمانە بکەین و ئەمە بێتە مای دەوڵەمەندی زیاتر و تێگەیشتنی زیاتر و بەیەکەوە هەڵکردنی زیاتر و لێبوردەی زیاتر لە نێوانماندا کە ئەمە دوجار لە نمونونەکەی لە کۆمەڵگەی کوردی و لەو هەیەجانە گەورە دەبینین کە لە شای ئیرانیا کە بینەران لەگەڵ هەڵچوون و داچوونی تابلۆکان دەیانواند و کاردانەوەیان دەبوو. بەڕێز ئارام قادر ئەندامی سەرپەرشتیاری فیستیڤال زۆر سوپاس بۆ تۆ لەگەڵ ئێمەدا بووی هیوای بەردەوامی و سەرکەوتن و بەرەوپێشچوونی کارەکەتان بۆ دەخوازی. ژیانکردن لە ناو گوند بە تەواوی جیاوازە لە ژیانی ناوشار هەرچەنە ئێستا کاراسانی زۆر کراوە ژیانکردن تا ڕادەیەک نزیکە بەڵام هەر جیاوازی هەیە چونکە لە هەموو وەرزەکانی ساڵە دانیشتوانی گوند بەکارکردنەوە سەرقاڵن بە تایبەت لە وەرزی پاییزە دانیشتوانی گوند لە ئامادەکاریان بۆ وەرزی زستان چەندین خواردن و بابەتی خۆراکی وشکەکەن هەڵیەگرن ئامادەیەکەن هەموو ئەمانەوەکە جیاوازیەکە بمێنێ هێشتا جا کاتی خۆی هۆنراوێک هەبوو لە قوتابخانە دەمان خۆیان دەیگوت ژینی لادێ سەیرانە گەرچی تۆزە گرانە ئێستا وەکو هاژە ئاماژەی پێدا ئێستا تۆزە گۆڕانکاری بەسەر هاتووە ژینی لادێش هەندێک لە ژینی ناوشار نزیک بووتەوە ئەمانیش ئێستا ڕێگاوبانەکانیان ڕێگای خۆڵ نییە ئەمان ئێستا بە گۆزە ئاو نایەنن ئەمان ئێستا لە دیار فانۆس و لەمپا و مۆمۆدانانیشن ینی تیڤی و سەتەلایت و ئینتەرنێت و هەموو ینی ئەو پێشکەوتانەکە لە شار هەیە لە گوندیش هەیە بەڵام تام و چێژی گوند هەر جیاوازترە لە شار هاوکارمان ئاری حوسێن لێچێک لە گوندەکانی ئاکری راپۆرتێکی لەوبارەوە ئامادە کردووە. وەرزی ساڵێ پاییزە و لە ناو ژیانە ڕۆژانەیە گونداندا هەر کەسێک مژوولی
کارکیە. حازم بسەخبێرکردنەوە ڤیخانێکی یەک کاروبارێ زستانت کەتن داکو لە دەمێ داباریناندا ئەو بشێتن بێ پرزگریک ئاژەڵێن خۆ بێخیتن ناوێ و بڤی ئاوای ئەو بەحسا ژیانە لە گوندیت کرد. ژیانە مە لە گوندا جیاوازە لە ژیانە باژێرە چونکە گوندی هەموو وەرزە ساڵی پشۆرین و مەشغولێت هەنە تایبەت وەرزێ پاییزیدا چونکە بەرەوزستانە چین و ئامادەکاری خوێن بۆ زستانێ. لە پشت سەخبێرکردنەوە خانیان هەند کەس ji weke cûtyar mijûlî çinîna berhemên xwên payîzîne daku bi werzê zivistanê weke xwarinên hişikkirî û vegirtî bikarbînin. Wextê zivistan dabêt ev berbimendê navçî ber ser û sermayê. Hinar em lê vedikîn bo şebirmanê û birmana û hijîrê bo ketka û merebayê xezin kên bo zivistanê. Ajaldarî êke ji karên herê diyariyên nava gundan ku li navê berdam divêtin ajaldar pê ve girêdayî bin nexwasmet aliyê sexbêrkirneva cihên wana da û kûmkirina alîkê. Em hel destpêka payîzê da serê payîzê da em kolişê xwe nexêvîn naylûn tişta da serma bayan lê nedetin daxwexir dê bi serma da eminin. Payîz li dev xelkê gundan bi werzê xwe berhevkirinê bû dijwariya werzê zivistanê dihête binavkirin ji ber ku li navê divêt ew bi başî karûbarê xwe bikin nexwasme li nava navçeyên çiyayî ku têda befreka zûr barîtin. Li gundan eger ku av rawestîtin em ranawestîn ev gotina gundiya ji ber ku weke ew dene diyarkirin hemî demekê salê da ew bikarin nexwasmet werzê payîzê da ku ew karûbarê werzê zivistanê dikin. Arî Hüseyin Kurdistan 24 Akrê. ئەمڕۆ ڕۆژی گیانی خانمانی گوندنشینە لەوانەیە لامان پرسیار بێ بۆچی ئەم ڕۆژە تایبەتە یاخود ئەم هەموو ڕۆژە گیانیە چیە بەڵام ڕۆژی خانمانی گوندنشین لە مێژە هەیە بە تایبەت لەو ناوچانەی کە گوندەکان ئاوەدانیان دەست پێ کردو یاخود گوندی زۆر لەیە خانمان وەکە دەزانین دەیمە بناغی هەموو کۆمەڵگەیەکن یعنی ژیان بە خانمانەوە جوانە ئاوەدانی توانین بڵین ئاوەدانی و خانمۆنی هەکار بێگومان خانمان بەشێکی زۆر زۆر گرنگی ژیانن ئەگەر خانم نەبێ ژیان نابێ بە پێچوانە کەشی دروستە پیاویش نەبێ هەر ژیان نابێ تاواکەر یەکترین ئەمڕۆ ڕۆژی جیهانی خانمانی گوندنشینە من دەمە یەکشت بڵێم بەڕاستی هاژا من خۆم منداڵی گوندم یعنی ئەو کاتانێککە بە تایبەت لە پێشی 15 ساڵ باز دەکەم با بڵێن ئەو کاتێک کە بچووک بووم دەڕۆیشتم بۆ گوند ئەو ئەکتیڤیەی ئەو چالاکی لە خانمەکانم دەبینی نیو ئەوەندە لە پیاوەکان نەدەبیندرا بەڕاستی ینی بەیانیان کاتژمێر 5 و 6 بەیانی هەڵدەستا نانی دەکرد هەموو بەیانێک بێگومان و ئەو ئاژەڵانی کە هەیەیان بوو ئاوی دەدان هێلکە و نازانم چی ئەوانێک کۆ دەکردو لە ژێر مریشک و قاز و ئەمانە ئەگەر پێویستی کرد با دەڕۆیشت لە بۆ دارهێنان ینی هەم ئەرچی ماڵی دەکرد هەم ئیشیشی دەکرد شان بەشانی پیاوەک ئەوانەی کە جوتیار بوون یارمەتی پیاوەکەشی دەدا وەکو جوتیار ینی ئەرکی خانمانی گوندشین زۆر زۆر قورسترە لە ئەمە هەکار هەر ڕۆتینی ڕۆژانە ئەمە بوو بەڵام لە کاتی وەرزەکانە یاخود هەندێک کاری هەرەوەزی هەبوو کە خانمان ئەوەشیان لەسەر بوو بنمونە لە کۆکردنەوەی خەرمانەکان لە کاری هەرەوەزی ینی یان دروستکردنی چەندین جۆری و بەرهەمێ خۆراکی دروێنە ڕاستە هەموو ئەمانە وای کردووە کە خانمەکە زۆرێک لە مافەکانی خۆی چاوپۆشی بکات یاخود لە بیریان بکات بە نمونە خوێندنە لایانی تەندروستیە هەموو ئەمانە وای کردبوو کە بیخاتە ئەو لاوە بیکاتە قوربانی لە پێناو خانەوادەکەی کۆمەڵگەکەی بۆیە خانمانی گوند و خانمان لە جیهان بە گشتی نەک هەر گوند جێی دەستخۆشین و ئەم ڕۆژ لێرەوە پێشەوەی دەست بکەین بە بابەتەکە و بچینە لای هاوکارمان دالیا پیرۆزبایی لە هەموو خانمانی گوندنشینانی کوردستانەکەم دەستی یەک بیکیان ماچەکەم ماندوو نەبن اینجا هاوکارمان دالیا بابەتی و تەوەرێکی تایبەت و جوانی بۆ ئامادە کردوین وەکو خزمەتێکی بچووک بۆ ئەم ڕۆژە جیهانیە بۆ خانمان کە بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە لە گوندێکی سلێمانی لەگەڵ کۆمەڵێک خانم دانیشتۆ بەیانیت باش دالیا ئەمڕۆ تۆ وەکو خانمێکی گوندنشینی خانومان دەرەکەوی زۆر جوانە بەیانیت باش دالیا باگراوندەکەشی زۆر جوانە و تراکتۆرە
جا پێمان بڵێ چیت ئامادە کردووە کێن لەگەڵ تۆ و هەموو ساڵێکیش تۆ لەگەڵ ئەمە هەر کاتێکیش هەکار بەیەکەوە بووین من و دالیا ئەکسەر کارمان لەسرم ڕۆژە کرد بۆی کە ڕۆژێکی تایبەت بێ بۆ خانمانان جا بزانم ئێستا دالیا چی کردووە و کێت بەسەر کردوتەوە شاشە بۆ تۆیە دالیا فەرموو. سڵاو هاژە سڵاوە و هاکار من ئێستا لەیەکێ لە گوندەکانی شاری سلێمانیم کە ناوی گوندی کانی سپیکەیە بەو شێوازەی کە کار باسێ کرد لێرە دەنگی قاز و مراوی و هەروە بۆنی گرمی کولێرە هەیە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لێرە دروست کراوە جگەلەوە ئەمە ئاماژە بەوە بکەم کە دیارە ڕۆژی گیانی ژنانی گوند مێژۆکەیە گەڕێتوانێت بۆ ساڵی 2007 کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکان ئەم ڕۆژە دیاری کرا بۆ ئەوەی کە پشگیری ژنانی گوند بکەن کە ڕۆڵێکی کاریگەریان هەبوو بە تایبەتی بۆ نێشتنی هەژاری گرنگیدان بە بەروبوومی ناوخۆی ژنانی کوردیش بێبەش نەبوون لەم ئەرکا کە مێژوویەکی دوور و درێژیان هەیە کە وەکو هاکار ئاماژەی بەوەیە کە ژنانی گوند بە تایبەتی ژنانی گوندی هەرێمی کوردستان کوردەکان ڕۆڵی گرنگیان هەبووە لە پشگیریکردنی هەم پیاوەکانیان هەم کاروباری ناوماڵیان ئەمەش یەکێکە لە نمونە جوانەکانی ژنانی کورد ئەمڕۆ لەناو ئەم گوندە جوانە میوانداری کۆمەڵی خانممان کردووە کە جێپەنجەیان دیار بۆ لەم ئەرکەدا میوانەکانم ئەگەر سەرەتا لە خات و حیاتدا حیاتەوە دەست پێ بکەم هەروەها خات و بەدیعا هەروە ڕێحانە کە خۆم ناومنات ناوێکی زۆر کوردەواریە هاژامێ ئاماژەش بۆ بکەم من هاتوومەتە ئەو گوندەی کە ساڵانی ڕابردوو خۆت ئاهاتی کاری لەسەرەکردن بە تایبەتی ژنانی گوند ئەرکەکانیان خۆشیری هاژات بۆ ئێرەوە بزانم هاژەیەکێک بوو لەو کارمەندانەی ئێمە کات بۆ ناو ئەم گوندە لێرە ئەرکەکانی ئێوەی پیشانەیە بە تایبەتی تری لەگەڵا لێکردنەوەیە کولێری لەگەڵاکردن ئەمە یەکێک بوو لەو دیمەنانەی کە من بیرم ناچێتەوە بە تایبەتی بۆ ئەرکەکانی ئێوە بەڵێ خات و حیات ئەگەر لە تۆ دەست پێ بکەم ژنانی گوند ئەرکەکانیان چۆن دابەش دەکەن ئێوە ئاماژەتان بەوە کرد کە لە کاژمێر چوارەوە بەیانیەوە هەڵ ئەسون دەسەکەن بە ئەرکەکانی خۆتان هێتی ژنانی گوند ئەوسا یعنی بەتا شەستەکانیش ژن کۆری کێشاوە درێوی کردووە داریان هێناوە یعنی بە علاکە شت نەکڕراوە تر پاییز ئەو خەڵکە کە ئەمنی ساوەڕ کوڵانووە ئەمەنێت ترخێنە و دوێنە و گەنمەکوتا و ئەم شتانە کوردەواریانەی هەمووی هەڵگرتۆ لە کەشک و هەمووی هەڵگرتەوە بۆ زستانی تر هەتا ئەچێتە بە هەربەشی کردوون لیان نەبراوە بەڵێ ئەگەر لە سەرتال بۆ من لەوە دەست پێ بکەین جگە لە وەرزەکان ڕۆژەکانی ئێوە چۆن دەست پێکات ڕۆژانە وەلایتی هەڵەسی بەلایشت ئەوی ئاژەڵدار بێچێ بەلای ئاژەڵەکانی و باشە چاونانەی بە ماڵ و مناڵت و ڕۆژانە نانەکەیت و چێژ لێنیت و ماڵ پاکەیتەوە ئێستا کانی نەما ئەوسا ژنە چوو بۆکانی بەشان ئامانە هێنا و ئیتر ئیشی دەرەوە بێ پیاوە ئەچی ببێ ئەچی یارمەتی یان ئەگەر نەچی لەگەڵیا پێویستی پێ نەبێ بێت تا پیاوەکەیتەوە ماڵ پاکرای بێتەوە نان و ئەو حاضر بێت بێتە سەر نانەوە ئای حاضر ڕاستە دا ڕێحانە بەس لەوە ئاکرێت بە تایبەتی ژنانی گوند ڕۆڵێکی گەوریان هەبووە لە کارەکانی خۆیان جگەلەوەی کە کاری خۆیان کردو کاری ناوڵیان کردو لە هەمان کاتە پاڵپشتی پیاوەکانی خۆشیان کردو لە کارەکانی دەرەوە چ باغداری بێت چ گاوداری بێت چۆن چۆنی ئەو کارانەتانە کرد وڵا کردومانە وڵاخمان بۆ حیوانمان بۆ نانمان کردو هاوڕمان کوڵان و هەچی شتەیە کردومان هیچ نییە نەمان کردێ باشە ئەم ئیشانەی کێ کردوتانە چەند چێشتان لێ وەرگرتووە گەڵا باز بوێن ئەی خۆمانمان پێ بەخێو کردو و بەشی خەڵکیشمان لێیاوە هەرەوەڵا بەڵێ دا بەدیعام هەر لە ئەمە گفتوگۆکە بکەمە گفتوگویەکی کراوە لەگەڵتان بە تایبەتی لەسەر ڕۆڵ و ئەرکەکانتان ئەمە تەنها ڕۆڵ و ئەرکەکان ئێوە نییە دیارە ژنانی گوند ئامانجی تریشان لە پشتەوە بە تایبەتی بۆ بەرهەمی خۆماڵی لێستا بەشێکی زۆر لەو بەرهەمە خۆماڵیانەی کە بەدەستی خۆتان وشکتان کردووە لە بەردەمتانە تا چەند دەژنانی گورد ڕۆڵ و کاریگەریانەوە بە تایبەتی بۆی کە هەرێمی کوردستان پشت بە بەرهەمەکانی خۆمان بەستێت بەڵێ وەڵی هینی ژنی گوند ئیتر ئەم شتانە هەمووی وشکە کاتەوان ئیتر بڵێ ئێستا ئەو شتانە ئەگەر لە ناو شارابی ئەبێ هەمووی بە پارە بکڕی ڕاستە بەڵام ئێوە خۆتان دروستێکن و بەرهەمی خۆتانە خۆن هەمووی خۆڕستکە بەڵێ ئێستا هەمووی خۆی دروستێکای بەرهەمی خۆتا ئەو مەسروفاتانە هەمووی لێگەڕێتەوە
بڵین سە بۆ نمونەوە ترخێنێ هەر خۆی دروستێکە ئەوە دوێنێ هەر عینەن شت ئەوە توی وشکە هەر بەرهەمی تووەکانی خۆمانە کە وشکەکەی نەوانێ ئەوە تەماتەیە هەر عینەن شت ئیتر ئەوە کولێرەش ئەوە ڕخۆشخانە ڕخۆش درستی کردە باشە بە پێی وەرزەکان ئێوە بۆ من هەر وەرزێک کار و پیشەی ئێوە جیاوازە بە تایبەتی بۆ ئەو بەرهەمانەی کە لە ناو خۆ هەیە ئێستا لە وەرزی پاییزین کارەکانی ئێوە چیە زیاتر؟ وەڵڵای ئێستا کارەکانی ئێمە ئێستا بە زۆری بڵین تر خەریکی شتی ئاژەڵداری ئەو شتانەیە باشە لە بەرهەمی ئاژەڵداری چی دروستەکەن زیاتر؟ وەڵڵاهی بڵین سە لە بەرهەمی ئاژەڵ شیرە هەیە اینجا دوای شیر ئەبێ بە ماستە هەیە پەنیرە هەیە دۆ هەیە کەرە ئیتر ئەمە هەموو بەرهەمەکانی ئاژەڵداتەمان باشە ئەیدا ڕەحانە تۆ چی دروست دەکەیت؟ ئێستا ترخێنم دروست کردە بەس باز نەگەیوە دوێنەم دروست کردو بەڵێ ماز دروست دەکەم و لێرە لێرە پەنیرتان دروست کردووە دروستم دەکردەوە بەیانی دروستم بەیانیش دروست بەیانیش دروستی کرد و ئێستش ئامادەی و توانین بیشی خۆ ئێستا ئامادەیە توانی بخواردن بەڵێ زۆر باشە ئەو جیاوازی کە ئێستا دروست بووە بەشێکی زۆر باز لەوەکان بە تایبەتی ئەم پێشکەوتنانەی کە ئێستا هەیە کاریگەری لەسەر ژنانی گوند هەیە ئەو ئەرک و ماندووبوونیانەی تا ڕادێک ئێوە سوک کردو ئەم پێشکەوتنانی کە دروست بووە بەڵێ ئێستا جاران بڵێن دۆکیانە کرد بە مەشکایان کرد بەس ئێستاغە ساڵێ ئێستاغە ساڵێ هیچ ماندوو ناوی پێوەی تۆ زیاتمان سوک بووە چۆن هەرەوەڵا جیاوازەکەی لەگەڵ ڕابردووە چۆنە زۆر زۆرە جیاوازەکەی زۆر زۆرە وەڵا ئەرکی ئافرەتی ئێستا هی ئێرە هی ئەم گوندەیەمە بە تایبەتی من شارەزای ئێرم زە ئەرکیان سووکە زۆر هی هەمومان ئەرکمان سووکە باشە پاڵپشتێکە شەرماوە بۆ پیاوان یان لە پەناوی ئەرکڵێ بەڵێ هەرەوەڵا ئیترە بێ پیا و شانبەشانی پیا و هەرچێکی کرد تۆ لەگەڵ خەریک بی لێرە کە بەیانی هاتم بینیم پیاوەکانتان زوو هاتوونەتە دەرەوە جلوبەرگی کوردیان لەبەر کردووە وەکو پاڵپشتێک بۆ ئێوە بەڵێ ئارەوەڵا زۆر هاوکاری یەکین ژن و پیاوی ئەم دێ زۆر باشە بەڵێ دای حیات ئەگەر بینەوە سەر کارەکانی ئێوە بۆ نمونە لە ڕابردووە ئەگەر بینەوەیەکێک لەو شکۆیانەی بەر ژنانی گوند دەکەوێت ئەوەیە کە ژنانی گوند ڕۆڵێکی کاریگەریانەوە بە تایبەتی لە خەباتەکانی کووردا و هاوکاریکردنی پێشمەرگە کاتێک هاتۆتە ناو گوندەکانە ئەو ئەرکەتان چۆنە کرد کە یەکێکە لە ئەرکە پیرۆزەکانی ئێوە هەڵا ئەو ئەرکەی تر وەختیەوە بۆ داوای نانیانە کرد بووی پێشمەرگە وایە ژن هەستایە نانی پێشمەرگەشمان زۆر زۆرەکەی بکرداویان ئەگە تۆزیق بوونا بەسەر دێکاتە سەعات هەچەنێ بواە حەقنی بۆ بەسەرەوە بۆە نان و ئەو حاصل کرا بوویرا پیان یان کە کاتێ وەختی وا بوو من لە پێش شەستەکانی ببیرمێ دایکم مەلا دنیا تاریک بوو هەڵە ساختیا بووم شەویش بوو مەشکەکەی ژن و پیمانوو نەتایارە چون بۆ بناری ئەو شاخە لەوێ ئیتر مەشکەکە و دۆکەی بە کەئینان و هەموو شتێکمانە بردو تر تیارە نهاتینەوەمان و ئەگە تیارەکەشا لە ماڵەکانە بۆی کە سەلامەت بن خێزانەکەمان باشە خۆت ئەو ئەرکە و جێبەجێ کردووە بیرتە لە مێژی خۆتە یادەوەریەک کاتەی منەڵێمەوە ئەوی زوو بەس وەک وێنەیەک لەبەر چاوتە هێشتا جان هێشتا لە بیرەوەری تۆیا هەیە ئەمەڵێ چۆن شتی مناڵی بین ناچێتەوە هەرەوەڵە ڕاستە دا ڕەحانە تۆ چیتە کرد منیش هەر خەریکی ڤینەتی و ئیش ڕاکردن بووین و پێشبەرگا هات بەس ئێوە ماشەڵڵا ژنانی گوندە میشە جوانن یعنی بۆ لەگەڵ ئەو ئەرکە زۆری کاتان بۆر جوانن ماشەڵڵا ڕوومەتی دا ڕەحانە پەمەیە تەمەەن درێژ بی ئینشەڵڵا باش وەروا جوانە یەک تا پێ بۆ یەکەشماوەگەک و سووری نوێنی باشە بە هۆکاری ئەوەی کە ژنانی گوندنشین لەبەر ومە ناوخۆیەکان لە سروشتی جوانی کوردستان و نزیکن ئەمەش وای کردو یاخود بۆی ئەو ئەرکانەی کە دابشیان کردووە بانیان زوو هەستن ڕۆتینیاتی ژیانیان زۆر بەباشی دابش کردو ئەمەی وای کردو تا ڕادێکی زۆر ژنانی گوندنشین تەندروستیان باشتر بێ یان خەڵکی گوند بە گشتی تەندروستیان باشتر بێ بە هۆکاریەوەی کە زیاتر بەربوومی ناوخۆیش ئەخۆن ئەو بەربوومە ئەخۆن کە خۆیان دروستیان کردو تا چەند کاریگەری لەسەر ئێوە هەبووە وڵی زۆر کاریگەری لەسەر ئێمە هەبووە ئێستا بۆ نمونەیەمە ئەو بەرهەمانە هەمووی خۆماڵیەکەی خۆین هەمووی خۆڕستکە زۆر باشە اینجا کە بەیانیان زوو هەڵەسی جەستە و چالاکە بە بۆنەی ئەوەی تر ناچی هەتا 10 و 11 بخەوین ئێمە
ئێمە زوو هەڵەسین کاتی کاچنەوە بۆ ناو شار ئەمە ئەبینن بڵێ خەڵکی شار بەگشتی درەنگ هەڵەستێ لای ئێوە چۆنە لای ئێمە لای ئێوەی دەیتر ئیشەکانتان تەواو کردووە باڵێ من خۆم 20 سعات نۆی تریاگیشم نەماوە باستە زوو هەڵەسم و زوو ئیشی خۆمەکەم باستە ئارە وەڵڵا باشە با قسێک لەگەڵ ڕخۆشخانیش بکەم ئەگەر ئەو مایکی بۆ بەریت ڕخۆشخان بۆ ئێوە کە تەمەنێکی گەنجترتان هەیە چه جیاوازیەکی هەیە بە تایبەتی لە ڕووی ئەرکەکانتانەوە هەمان ئەو ئەرکانە هەیە بۆ تۆش مەخوانە بڕەخێزان بەیانیان زوو هەڵەسم ئەگەر نیازی کولێرەم هەبێ زوو ئاردەکە حازرەکەم وی شێلمەتە دو ساعتی دواوە ئەم کولێرێ تۆ دروستت کردووە بەڵێ ساعت چەند دەستت پێ کرد وڵای تقریبا 6 بوو تەنورەکەم داخست تا چوم وڵاخەکانم هێنایەوانێ و تەنورەکەم دامردم ینی گاوداری شەکەیت وڵاخەکانم هێنا لەو دەشتەمەتە دۆشیم و هاتم بەلای تەنورەکەم و خێرا ئەگووتکەکانم بڕی و کردم بە تۆم بینی و گورجگۆڵ بووی منی شێزم تێهات وەساقم خۆگورجی ماشەڵای لێ خۆش بیا خۆ بەقول بن خات و ئەختەر داختەرگیان تۆ باسی ئەرکەکانی خۆتم بۆ بکە ئێمە هیچمان نیە نە حیوان و وڵاخمان نییە باشە ئەی چیەکەی هەل لە ماڵەوە ئیشی ماڵەوەکەین لە ئیشی ماڵەوە دێوەش هەر ئەرکێکی گرانە و لەشتان ساخ داڕووبار ئەگەر بێ بۆیش ئەرکەکانی ئێوە چۆن بووە ئەگەر بە مێژوی خۆت بۆم باسکەیت ئێوە زیاتر چیتانە کرد وەکو ژنانی گوت وڵی ئەرکەکانی ئێمە ئەگەر باسی زوو بکەیت زوو ئەرکێکی زۆرمان هەبوو ئێستا باشترە ئێستا زۆر ئاسانکاری کراوە باشە چکەم بۆ ئێوە شتەکان هەمووی کارەباییە ئێستا ئەو ساوانە بوو باشە اینجا وڵاغاریەکەین خەل و مریشک و قاز و تر ئەو شتانە بەخێوەکەین ڕاستە تەمەتان درێژ دا حیات ئەگەر بینەوە سەر ئەو دەنگە جوانەی کە لە ناو گوندەکانایە بۆمە دەنگی باڵندەکانیە گۆ لە دەنگم نییە باشە ئەو کەشە جوانە یان ئەو کەشە خۆشەی کە لە ناو گوندایە تا چەندە کاریگەری لەسەر ئێوە دروست کردووە وەڵا خۆش خۆشە چامان بە یەکتریەکەوێتی تر ئاسانە باشە باسە لەوە کرد هەر لە ڕوانگەی ئەو کەشەی کە لە ناو گوندەکانە هەیە باس لەوە کە تۆ چەند ساڵێک گەڕاویتەوە ناو شار بەڵام بەرگەت نەگرتو و جارێکتەوەی هاجویتەوە ناو گوندەکەی خۆتان بۆچی بەرگەت نەگرت بەرگەی ناو شارە مناڵەکان حەزی لێ بوو شوێنی بابا پیرە خۆیەتی ئیتر هاتێنە لێ لەسەر هەردووکمانی هەردووکتانە خۆتوەوە سەرەکەت وەڵا خوانێ بڕ مناڵی خۆی و خۆمان لێرە خاونەمان کردو دانیشتوین ئێرەمان پێ خۆشترە ڕاستە زۆر باشە دا بەدیە ئەگەر بێمەوە سەر ئەوە تا چەندە پێویستە ئێمە هۆشیاریمان هەبێت لە ڕوانگەیەوەی کە گوندەکانمان بەجێ نەهێڵین چونکە بنەمای دروستبوونی هەر دەوڵەتێک ئەگەڕێتەوە بۆ ئەو بەرهەمانەی کە لەسەری ئەوەستێتەوە بەتابەتی بەرهەمی ناوخۆی لە ناو گوندەکانیش سەرچاوی ئەم بەرهەمانن تا چەندە گرنگە جارێکی دیکە ئەوڕ بدرێتەوە لە گوندەکان و داواکاری ئێوەی گوندنشینان ژنانی گوند چییە بۆەوەی کە گرنگی زیاتر بە گوندەکان بدرێت بەڵێ وەڵاهی ئێستا ئێمە ئێستا زۆربەی ماڵی ئەم دەیە کە ڕۆشتۆ ببوونی قوتابخانەوە ڕۆشتووە ئێستا بۆ نمونێ ئێمە قوتابخانی داناوەندیمان نییە ئێستا من خۆم سێ مناڵم تەواوی کردووە ئیلا ئەوێ بە ساری خۆ هەموو بەیانەبی بێ بۆ مەکتەب بۆ ناو شار نیوەڕە بێنیتەوانێ ئەمە یەکەم کێشەمانە اینجا دووەم کێشەشمان ئەگەر بڵێم ئەو جادەوبانەمان هەر هیچ بە عەمەل نایە پیا بڕۆی زۆربەی یعنی کێشەی ئەم دەیە کە ماڵ ئەڕوات بەخوای گەورە بەر ئەو سیارانەیەتی هەڵەوەشێت کە بۆ جادەیە ئاڕوە باشە ئەگەر گرنگی زیاتر بە گوندەکان بدرێت تا چەندە بۆ منە ئەو گوندنشینانەی کە گوندەکانیان بەجێهێشتووە ئومێدی ئەویان هەیە بگەڕێنەوە ناو گوندەکانی خۆیان واللهی ئەگەر ئیستا حکومت ئاوەڕباتەوە لە لادێکان و هەموو شتێکی شایستەی بۆ بکە بۆ نمونە قوتابخانی بۆ بکە بۆ نمونە جادەی بۆ بکە ئیتر تۆ ئێستا پێویستە بە شتێک نابێت لە ناو شار وەنیە قەی ناهەنێ ئەرکەیە لەسەر شانی خۆت دایانێ بەڵام هەنێ ئەرکەیە بۆ نابرێ بەڕێەوە بۆ نمونە تۆ هەموو ڕۆژە ناتوانانی مناڵەکە و بەری بەم جادە ناخۆشا بێت و بچی ئەگەر حکومت ئاوڕی لێباتەوانێ باوەڕ ناکەم هیچ کەسێک لە دەی خۆی بڕات ڕاستە بێگومان ئەگەر خۆی دانیشێ ڕاستە ئەگەر تۆش قسەیەکم بۆ بکەی بە تایبەتی لەسەرەوەی کە بۆ منە چەندێک لاوڕەکانی خۆت ئومێدیان بەوەیە کە بگەن ڕێنەوە ناو گوندەکانیان زیاتی گرنگی بە گوندەکانی خۆیان بن وەکو حیات وتی ئێرە شوێنی باوە باپیرانتانە شوێنی باوە باپیرانمانە
ئێمەش خۆمان 26 ساڵ لە سلێمانیا بووین ئاخراتینەوە بۆێرە ناتوان واز لە ژیانی گوندە هەر حەزمان لێرە و حەزمان لەو مەینەتێ بوو باشە ئەگەر حەز لێ بۆ بە مەینەتی نایەبێت زۆر ناومێدە خوا خەڵقی گۆهەر خەریکی ئیش کرد بوو دەمە درێژ بی ئینشەڵڵا هاوسەرەکە و چەندێک هاوکاری تەکات ئەویش یارمەتی مات بەیەکۆ خەریکی وڵاخکانین و بەیەکۆ خەریکی ئەشتانین ڕاستەکەی دووبارە سپاس بۆی کە ئیشەڵا هەمیشە نمونەتان زۆر بێ بە تایبەتی بۆ ئاوادانکردنەوەی کوردستان چکە کوردستان پێویستی بەم هێزەی ئێوەیە کە ئەمڕۆ ئێوەم بینی من زۆر دڵخۆش بووم بە تایبەتی ئەو هەموو هێزەتان تایە لێسا بەشێکی زۆر لە گەنجان بیان و بۆ تواناکان و جێبەجێکردنی تواناکانیان ئەبینەوە بە هیوایەوەی ئێوە ببێتن بە نمونەی هەر تاکێکی کورد بە تایبەتی بۆی بتواندرێ پشت بە بەرهەمی ناوخۆی ببەستێ پشت بۆ بەرهەمە جوانە ببەستێ ئەو بەرهەمە گەورەی ببەستێ لە هەرێمی کوردستانەیە کە دەستە بێ بۆ شتێک بۆ خۆی بەرهەمێکە و ئەتواندرێت پشتی ببەسترێت. هاژە منە گەڕێمەوە لای ئێوە بە هیوای ئەوەی پەیامەکانی گوندنشینان ژنانی گوندنشینان ببێتە جێگای ئەوەی کە ئێمە بە تایبەتی کە لە ناو شاراین هێزی زیاترمان هەبێت ومێدی زیاترمان بەم کوردستانە جوانە هەبێت کە ئەکرێت بە هەمومان ئاوەدانی بکەینەوە. بەڵێ دالیا سپاس بۆ تۆ و سپاس بۆ بەیەکی ئەو خانمانەی کەم بەیانیە میوانت بوون دەست و پەنجیان ڕەنگین من و هەکار لێرەوە هەر دەستخۆشیمان لێکردن کە کاتژمێر 6 هەستاون کارەکانیان کردووە تا کاتژمێر 9 هیچ ئیشێکیان نەماوە هەموو کارەکانیان جێبەجێ کردووە ئەمانە جێی شانازین بۆ هیواین کە ئەم بەها جوانانەی ئەوان لەناو کۆمەڵگەدا هەر بمێنێ و تەمەند درێژ بن. باس لە کەش و هەوا دەکەین بزانین دۆخی کەش و هەوا لە شارەکانی کوردستانی گەورە بەگشتی هەر چوار پارچەی کوردستان چۆنە دابەزیوە یاخود وەکو خۆیەتی یان گەرمی کردوێتەوە من پێم وایە گەرمی کردوێتەوە هێشتا هەر سەرما نەهاتووە لە بروی هەکار ئەم ساڵ گەرمایەکی زۆری چەشتۆ پێم وانیە گەرمایەکە بەری نەدا نەبێت بەری بات. لە شاری
وڵاتی فەڕەنسا پێشەنگەیەک بۆ نمایشکردنی کەلوپەلو و کەرەسەی جەنگی سەردەمی جەنگیزخان کە گەورەترین ئیمپراتۆری مەغۆڵەکان بۆ کراوەتەوە. لە پێشەنگاکەدا ڕم و کڵاو جلوبەرگی تایبەت بە سەربازە مەغۆڵەکانی تێدایە و ڕێکخەرانی پێشەنگاکە دەڵێن ئامانج لە کارەکەیان ناساندنی نەوەکانی ئێستایە بە مێژووی مەغۆڵ ئەو ئیمپراتۆریەتەی فراوانترین خاکی لە مێژوودا خستە ژێر کۆنتڕۆڵی خۆی. پێشانگەیەک لە فەڕەنسا مێژووی مەغۆڵ و کەرەستەی جەنگی و کەلوپەلەکانیان نمایش دەکات. پێشانگەکە لە مۆزەخانەی مێژووی شاری نانسی فەڕەنسا بەڕووی سەردانیکەراندا کراوەتەوە. تیایدا دەیانوێنە و پارچەی شوێنەواری و کەرەستەی جەنگی سەردەمی چەنگیزخان گەورەترین سەرکردەی مەغۆڵەکان نمایش کراوە. ڕێکخەرانی پێشانگاکە باس لەوە دەکەن ئامانج لە کارەکەیان نیشاندانی شێوازی ژیان و ئاشناکردنی نەوەکانی ئێستایە بە بەهێزترین ئیمپراتوریەتی سەدەی 13. بڕیارماندا لە ڕێگەی کردنەوەی ئەم پێشانگایەوە شێوازی ژیانی جەنگیزخان وەکو گەورەترین ئیمپراتۆریەتی سەدەی 13 بخەینە ڕوو، چونکە فەڕەنسیەکان زانیاری زۆریان لەبارەی مێژووە نییە. هەروەها دەمانەوێت بە نەوەکانی ئێستا بڵین چۆن مەغۆڵەکان توانیان جیهان بگۆڕن. بەگەڕان بەناو پێشانگاکەدا چاوت بە شمشێر و ڕم و کڵاوی جەنگ و ئەو زرێ پۆشانە دەکەوێت. سەربازە مەغۆڵەکان لە ژێر فەرمانڕەوایی چەنگیزخاندا بۆ داگیرکردنی وڵاتانی دیکە بەکاریان هێناوە. هاوکات ئەسپ وەک خۆشەویستترین ئاژەڵ لای مەغۆڵەکان گرنگێکی تایبەتی پێدراوە و بەشێکی پێشانگاکەی بۆ تەرخان کراوە. بەڕێوەبەرانی پێشانگاکە بەشێکیان تەرخان کردووە بە نووسراوی مێژووی تایبەت بە سەردەمی حکومڕانی مەغۆڵەکان لە ئاسیای ناوەڕاست تا ئەو کەسانەی ئاشنایەتیان بە هۆزی مەغۆڵ و سەرکردە ئەفسانەیەکەی چەنگیزخان نییە لەوێ بەرچاوڕوونی وەربگرن. هەرچەندە مەغۆڵەکان بە داگیرکەر ناسراون، بەڵام ئەوان شاریشیان بنیات ناوە و ئێمە لێرە نیشانی دەدەین چۆن شاریان بنیات ناو شارستانێتی خۆیان پەرە پێداوە. دیاردەیەکی گرنگ سەبارەت بە مەغۆڵەکان هەیە، ئەویش ئەوەیە زۆرینەی ئاینەکان لەژێر حکومڕانی ئەوان بە ئاشتی ژیاون. زۆرینەی ئەو کەرەستە و پێکەرانەی لە پێشانگاکەی شاری نانس نمایش دەکرێن لە منگۆلیاوە هێنراون، بەشێکیان کردراون و بەشێکیشیان خەڵکی بە پێشانگاکەیان بەخشیوە. زۆر جار پێمان وایە کە کەمەندان بوون بە تایبەتی لەنە کاتێ نابی نابیت ئیتر ڕێگەی گەیشتن بە خەونەکانی مرۆڤەگرێت، نەک هەر ڕێگەی گەیشتن کاتێککە بیر بکەیتەوە ئەگەر چاو داخێت و نابی نابی ئەوە تۆ چۆن ئەتوانی بژیت چی بکەیت. بەڵام کاتێک کە کەسێک خوا ئەم نیعمەتی لێ وەرەگرێت و یاخۆت هەر نیەتی بەهرێکی دیکەیەتێ. جا لە گوندێکی بچووکی کرماشان هاوڵاتێکی نابینە هەیە کە ئەو بۆچوونەی بە تەواوەتی ڕەت کردوێتەوە. مامۆستا غەفور هەردوو چاوی نییە و نابینایە، بەڵام جگەلەوەی شارەزایەکی زۆری لە کۆمپیوتەر هەیە، ماستەریشی وەرگرتووە و ئێستا مامۆستای زانکۆیە. وەکو زۆر بەمان زۆربەی کات کار بە لەپتۆپەکەی دەکات، بەڵام بە جیاوازیەکی زۆرەوە. چونکە مامۆستا غەفور سلێمانی نابینایە و ناتوانێت هیچ ببینێت. هەر خۆی لە ماڵەوە فێری کارکردن بە کۆمپیوتەر و مۆبایل بووە و زۆر کاری قورسیش بەو ئامێرانە دەکات کە بەشی زۆر لە کەسە ئاسایەکانیش ناتوانن ئەنجامی بدەن. تا ساڵی 1398 هیچ شتێکم نە لە لەپتاپ بزانی، نە لە کامپیوتەر زانی، نە لە گوشی، نە لە فەزای مەجازی. بەڵام کار لە تەکی لەپتاپە 7 ڕۆژ کارم کرد، 7 ڕۆژێک کە شەبانە ڕۆژی 2 ساعت دەخەوتم. لەگەڵ خۆم ئاهدم کردو کە دەبێ فێر بووم، چون فێر نەبوونی ئەم ئامێرە ئازار مێدا و فێربوونی واردی دنیایەکی ترمێک. مامۆستا غەفور هەر بەوە نەوەستاوە، زۆر بەدرەنگی دەست بە خوێندن دەکات و بە پێداگیری و لێهاتوویەکەی بڕوانامەی ماستەر لە زانستە سیاسیەکان وەردەگرێت و لە چەندین زانکۆی پارێزگای کرماشان وەکو مامۆستا
کاری کردووە خۆی دەڵێ هەموو بۆشایەکانی ژیانی بە خوێندن و فێربوون پڕ کردوتەوە و هاوسەرەکەشی یارمەتی دەری سەرەکی بووە. ئەو کاتەیدا کە فۆقلیسانسی زانستە سیاسیەکانم دەست پێ کرد هەمزەمان ژیانی هاوسەرگیریم دەست پێ کرد لەگەڵی خێزانمدا ئەچم بە سەری کلاسەکان هاوکاریم یە کرد و بە شێوەیەکی زۆر زەحمەتکێشانە لەگەڵم هاتوچۆی کرماشان و تارانی دەکرد. مامۆستا غەفور دەڵێ حەزی فێربوون کەم ئەندام بوونەکەی لە بیر بردوێتەوە بەهۆی پسپۆڕیەکەی بەردەوام بە دوواداچوون بۆ هەواڵەکانیش دەکات و زۆر کاتیش لە ڕێگەی کوردستان 24 بە دوای هەواڵەکاندا دەگەڕێت. ئەو دەڵێ هەواڵەکان ناخۆشیش بن بەڵاموە بیرمان دەهێنێتەوە کە ژیان بەردەوامە. هەکار کاتێکم مرۆڤانە بینیت پێدوانی ئیتر ناتوانین بڵین ژیان ناشرینە یاخود ژیان گۆڕاوە حتا بوونی ئەم مرۆڤانە ئەم کەسانە هەبێ ئەتوانین بڵین ژیان جوانتر و جوانترە بێ خانمانی گوندنشین هەبن مامۆستایەکی زانکۆ هەبێ بە نابینایی کار بکات و لە بڕوانامەی بەرز و لە بواری بەرزدا بخوێنێت ئەمانە وات لێ ناکات کە مرۆڤێکی زۆر باشتر و زیاتر کۆڵ نەدەیت و بەرەنگاری ژیان بیتەوە. کەواتە لە سەرەتایی پرۆگرام گوتمان لە بەیانی 24 ئینێرژی وەردەگرن بگومان ئەم بابەتانی ئەمڕۆ هەمان بوو هەمووی پڕبوو لە هاندان و لە ئینێرژی بە هیوام ڕۆژێکی زۆر باش و زۆر خۆشتانە بێ و کاتێکی خۆش هەر بمێنن بەخۆشی.